دەمباش تەماشەوانانی نێجا تەوەرێمە ئیرۆژیک بناو نیشانên هەڵبژاردنê civakên parêzgehên Herêmê li hember egerê paşxistinê de Komîsyona Bilinda Serbexûyê Hilbijartinan li Iraqê daxwazê dike ku ew demê hatike destnîşankirin bo encamdayîna hilbijartinan yên parêzgehên Herêma Kurdistanê bêhêta paşxistin ku li 27 Eylûla îsal dem hatike destnîşankirin ku hilbijartin bê nekirin. Lê Komîsyon ji ber hin sedeman daxwazê dike ku ev hilbijartine bêne paşxistin. Belê berêzan Komîsyonî Balay Serbexûyê Hilbijartnekanî Iraq dawa kirduwa dayê li Hikûmeta Herêmî Kurdistan kirduwa ki ew demeyî ew kateyî ew sexfa zemeniyeke bo encamdanî hilbijartinî mecalis mihafizat encûmenî parêzgekan danawe li Herêmî Kurdistan duwa bixirêt ke li 27 Eylûlî emsal بپی او بریاره فرمی لالان حکومت هریمی کردستان و درچوا دبیت هلبجاردنکانی انجمنی پارێزگەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت لە کاتێکە کە سێ سال لەسەر وادەی یاسایی هەلبجاردنەکانی ئەنجومەنی پارێزگەکانی هەرێمی کوردستان دەرباز بووە لە کاتێکە کە لە هەلبجاردنەکە لە 2005ەوە هەلبجاردن ئەنجامدا و بەپێی یاسا دەبێت هەر 4 ساڵێک هەلبجاردن ئەنجام بدرێت ئەمە 2012 کەواتە 3 ساڵ دەرباز بووە تا ئێستا ئەم هەلبجاردنانە ئەنجام نەدراوە. بەڵێ بۆ زیاتر زانینی ئەگەرەکان ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سەرهێلی پەیوەندی فەرەج حەیدەری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەلبژاردنەکان لە عێراق لەسەر خەتە. ئێوارە باش کاک فەرەج. ئێوارە باش. سوپاس. ئەو داوای کۆمیسیۆنی باڵای هەلبژاردنەکان بۆ پاشخستنی 2 مانگ هەلبژاردننی ئەنجومەنی محافزات لە هەرێمی کوردستان بۆ چییە؟ وەکو باسمان کرد حەقیقە ئێمە پێش تحدیدی موعدەکە 27 مانگی نۆ ئێمە پارساڵ کۆبوونێکمان هەبوو لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی هەرێم و طبعا پاش مناقەشاتێکی دوور و دریش ئەو اتفاق بوو کە ئینشاءڵڵا لە 27 مانگی نۆی ئەم ساڵ ئەم هەڵبژاردنە بکرێت. ئەو مەسئلەی تاخیر بوونی 3 سال 2 سال حقیقە ئێمە کۆمیسیۆن علاقەتمان بەو مەوضوع نیە، یعنی بەسەبەب ئەوە نەبوونە. ئێمە باسی ئەم موعدە دەکەین کە 27 نۆ. وەکو دەزانن طبعا ئەو فترەی با بڵێ من پێشوو تقریبا 4-5 مانگە ئێمە زۆر استعداداتمان وەرگرتووە و هەموو شتێکی تقریبا حاضر بووە و جەدوەلەی زەمەنی دانراوە بۆ موعدی حتا ڕۆژی تحدیثی با بڵێ منوکردنەوەی سجلی هاوڵاتیان قرار بوو 20 مانگی 5 یعنی واتە 4 اشتراک ئەوە دەست پێ بکردا. بەس کە سەیری استعدادەکانوان کرد و وەزعی کۆمیسیۆنی خۆتان نەیزانن قرار بوو على ئەساس کۆمیسیۆنێکی تازە دروست ببێت و ئێمە ئومیدمان وا بوو على ئەساس مانگی 2 یا مانگی 3 ئەوە تەواو بکرێت کە ئێمە بتوانی من باش ئەوە ئەو کۆمیسیۆنێکی تازە دێت ئێمە بخێمن لەسەر سچە و بۆیان باس بکەین من چی بکەن و چیمان کردووە. بەڵێ کاک فەرەج باس داوای کرێت کە ئەنجام کە پاشخستنی کاتی هەڵبژاردنەکان هەندێک لە چاودێرەکان بەستەوای کرێ کە گۆشاری سیاسی لەسەرە لەبەرەوە هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان کە تەسیریان هەیە لەسەر کۆمیسیۆن و ئەندامی ئەم لایەنە لە ناو کۆمیسیۆن بەرپرسەرەتی باڵایان هەیە ئەوان دڵنیانین لە دەنگدەرانی خۆیان لەبەرەوە لەوانەیە تەسیری ئەوان هەبێ کە داوایان کردبێ ئەم گۆشارە دروست بکەن لەسەر کۆمیسیۆن کە داوای 2 مانگ پاشخستنی هەڵبژاردنەکان بکەن. نا ئەمە حقیقەتەن بە ئەمانەت دەڵێم ئەمە دقیق نییە ئەو معلوماتە چونکی ئێمە داوامان کرد کەس بە ئێمە نەگوتووە ئێمە خۆمان مدیری عملیات قسمی عملیات تقریرێکی بۆ من نووسان پیش تقریبا زیاتر لە مانگی حتا من تۆزی بە تووڕێشە لەگەڵیان قسەم کرد گوتم باشە و ئیجراعاتە طبعا تۆزی مشکلاتەکە تەداخل کرد برادرانی موظفینی ئێمە لە با بڵێم موظفینی مدرای عاملینی ئێمە لە هەولێر و چ لە هەیئە و چ لە سلێمانی و چ لە دۆڵ وایان کۆمیسیۆنی باڵاوایان زانی ئەتوانن ئەوان زۆر لە ئیشەکان ئەنجام بدەن. باش کە فترەیەکی ڕۆژ دیارە نوعی لە هەند و تەداخلی لە ئیشکردن ئەوان ئەتمان لەسەر کۆمیسیۆنی باڵا بەڵێن قسمی عملیات ئێرە کردو و ئەمانیش ئەتمانە لەسەر ئەوان کرد و ئەو نوع تەداخلە تۆزی تەسیر کرد لە جەدوەلی ئیشەکانی ئێمە. بۆ ئەوە تقریر بۆ ئێمە نادەگوتن ئەگەر بتوانن حکوومەتی هەرێم یا پەرلەمانی هەرێم بتوانی لە بینی مانگی یا بینی مانگ و 2 مانگ تأخیری کەن کە بتوانی من تحدیثی سجل تو دەزانی بەلازمە تعیینی موظفین کارمەندان بکەمن
بەڵێ کاک فەرج بەڵێ تو باسی ئەو هۆکارە تەکنیکیە نایکەکەی کە تا ئێستا ئێوە ئامادە نەبوون ئەی لە ئێستادا بە پێیش مەسادەرەکان گۆشارێکی زۆر لەلایەن حکوومەتی عێراقەوە لەسەر ئێوەیە بە تایبەتی لەسەر جەنابی بەڕێستان کە بە تایبەتی نووری مالکی کە وەکو سەرۆکی کۆمیسیۆن کە پێشتریش تووشی کێشەی بووبێ کە زۆر جار هەوڵ داوە تۆ لە کۆمیسیۆن لە پستی سەرۆکاتی کۆمیسیۆن لا بدەن هەروە لەسەر چاندین ئەندامانی تری ئەنجومەنی کۆمیسیۆن هەیە ئەم کێشەیە ئەم کێشەیە لە ئێستادا تا چەند ئەمەش لەمپەرێکە بۆ یەکەم داوایە لە ئێستادا بکرێ ئەتوانم بڵێم تەسیرێکی غێر مباشریشی هەبووە چونکی تو دەزانێت ئەوە تقریبا ئێمە فترەی کە لە مێژەوە ئەو پاش کە مەسئلەی استجوابەکە تەواو بوو ئەو ئافرەتە هەموو ئەو پرسیانە تەحویلی کرد بۆ نەزاهە تەحویلی کرد بۆ ئەمانەی عامە مەجلس ئەمانەی عامە جنایەت سەرکردان پاشان ناردن بۆ قەزا ئەوە تەسیری هەیە من ناتوانم بڵێم نا حقیقەتەن زۆر مەشغولی ئێمەی کردووە بە داوا و داواکاری و جوابدان و ئەمە تەسیری هەیە بەس لە عینی وەقت چونکی ئیشەکە لە کوردستانە ممکنە تەسیری کرد لێرە لە ئیسەرکاری ئیشوکاری ئێمە لە مەکتەبی وەطەنی بەس وەکو باسم کرد ئێمە دەمانەوەی هەڵبژاردننی کردی کوپێک بکریە وەکو پێشوو یعنی وە حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێم ئینسان بە ئامانەت بڵێ کە اتفاقمان کرد لەگەڵان گوتی چەند پێویستیدانە بە ئیمانە بڵێ پاشان گلێ لە ئێمە نەکەن ئەم جارە حقیقە گلەیەکە حەقیان لە ئێوە بکەن ئێمەیشە حەقی خۆمان عزل خۆمان هەیە کە باس بۆ دەکەم ئشکالەتەکە چی بوو بۆ ئەوەدا ئەومان کرد ئەگەر بتوانن لە جی ئەوەی 20 مانگی 5 مەراکزی نوکردنەوەی سجلی ناخبین بیخەن لە 25 بۆ 1.7 پاشان پیشنیار بکەن حکوومەت چروژی قەرارەیدا تهدیدی کەن ئێمەمان ئەمانیە بەڵێ ئەو ڕەوشەی ئێستا لە یەکێک لە چاوپێککەوتنە سەحافیەکان بەڕێستان باس دەواکەن کە ئەگەر ئەم ڕەوشە ئەم گۆشارانە لەسەر تۆ بەردەوام بێت ئەوە ئەگەری دەست لە کارکێشانەوەی تۆ لە ئارادایە لە ئارادا بێت ئایا لە کاتێکا کێوەکو توالێ ئەم هەموو مەحاکمانەوە ئەم هەموو کێشمەکە بۆ ئێوە دروستێکی تەسیل لە ئیشی ئێوەش کردووە لە کاتێکا کە هەر بەردەوام بێت ئایا مووقف ئێوە چییە بێت؟ والله نخو أو صراحة باسم كدوا ليتا ناشر من لقل سلوكي حكومتي عراقي جنابي نوري مالكي أو باسم كرد قلتم إيه ما أقربوا أنا وكوميسيوني بالا سركوي من لازم دعم حكومته ورقلي منكم شو كي فعلا هالبجاردين كوميسيون بتاعنا نايكاد شو كي همو إيشكاري إلما همو بدستي حكومته تشيل لا وزارة دفاع وزارة داخلية وزارة التربية وزارة تعليم عالية نزاهية مسألة وعدالية حمومي للا حكومة لقل طبعا برلمان أواني شيء تشريعي قانونا كانوا غيري لقل راقيان وجب أغير أمانا حمومي لقل يكيار متيك تركيني مناتوني من انتخاباتي كيسر كوتو بكيمن يعني بله كاك فرج دوا بسيار من نكر بكورتي أويا أو روشي سا العراق تطر وجبة وبتايبتي أو نزاعاتنا لبين أقليم ولبين حكومة مركزية العراق دا لأرادايا تا چند ئەو گۆشارانە ئەو ضغوتاتەنە لەسەر ئێوە تا چەند ضغوتاتی سیاسینە تا چەند ضغوتاتن لەسەر ئەو هەموو سیرعاتن بە تایبەتی کە باس دەوای کرێت و یەکێکی وەکو مەڕەشەحی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی وەکو باشم کەمی جانبە فەنیەکە بۆت باس کردم ئەکید هەموو هەڵبژاردنێکی یا استفتاءێکی چ لە کوردستان ببێت چ لە عێراق ببێت لازمە جەوی سیاسی عام مستقر ببێ وضعك باش ببێ چونکی تو لظل أم مناقشات وجدل سياسي ومشاكل أكيد تأثيره كان تأثيره هي لسر همو هالبجادني چلا مستوى كردستان بێ چلا مستوى عراق بله فرج حیدری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق سوپاس بۆ زانیاریەکانت ئێوەرە باش بەڵێ هێژایان تەوەرێمە ئێرۆ لەسەر هەڵبژاردنی جڤاتên پارێزگانەوەکەوە گۆداری کرێ فرج حیدری وەکو سەرۆکی کۆمیسیۆنا بڵندا سەربەخۆی هەڵبژاردنان لە عێراقێ بەحسیان دەکرد کاسەدەم چنە گەلو بۆ هەڵبژاردن لە هەرێما کوردستانê ئەوان داخواست کرێ و بێنە پاشخستن دەدەمەکێدا کو ئەvە 3 ساڵ لە سەردەمی یاسای دەرباز بە gelek caran civatên parêzgehan geleyê handê dikin ku pêwîst e helbijartin bêhnekirin ji ber ku desteyekê nû bikar be bihêd vî karî dest bikar bîdin ava mecalisê mihafizata da belê êstaş bû ziyatir qisekirdin li ser em tewere diyar li Kerkûkê li Girmanê kayek diyar firmû belê kayek diyar Selamu aleyküm. Aleyküm esselam. Vallahi ne mavac mi? Alo. Bale bale. Em katet baş. Hemû kateket. Vallahi ne mzayn torokdan neserşiya.
ئێستا تۆ ئەو پەیوەندیای پێشتر وارمانگە تو جێ لێ نەبوو ناوەڵڵا بەڕێزان پێمان باش هەر کەسێک پەیوەندی بکە بە بەرنامەکە ئاگاداری تەوەرەکە بێ بۆی خۆی ئامادە بکە بە شێوەیەکی باش کومنتەکە بگەێنێ تەوەری ئێمە لەسەر هەڵبژاردنەکانێکا دیار فەرموو هەڵبژاردننی مەجالسی محافظات لە هەرێمی کوردستان هەڵبژاردن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ وەڵاهی سەرەتا دڵخۆشییان ئەم تۆرەتان لێکم سپاس هیوادارم کەرکووکیش لەگەڵ هەرێمی کوردستانە بکرێت بەڵێ بە یەک لست دابەزن هەموویانیش هەموو کوردەکان هەموو لستەکان بڵێن بەڵێ بەڵێ سپاس پەیوەندەکەت ئەڤین لە هەولێرەوە سپاس بەڵێ ئەڤین لە هەولێر ئەڤین خان فەرموو ئێوارە باش کاکەکار باشتر بووتە توانی باشی ئەس باشم سپاس دەست خۆشی بوو تاوارێتە کەرەمکە ڕاستی کاکەکار داوای بردن سەر تاوارە قسە ناکەم بەس من بەخوازیەکە لە جەنابێتە هەی بێژە حەز دەکەم وەکو ڕاگەاندنا NRT وەکو پشتکارێکی دەتوانە و هەوڵ بدە گەل سەرۆکی هەرێمی چاوپێککردنێکی بکە بۆ سەبارەت ڕەوشە عێراقی و کوردستانê دەخوازیجی منە هەیە لە هەمە هەواڵی پەیوەندی بکەن سەر تەوارە قسە بکەن ئەس خۆدا لێبردن بە خۆ بکەم بەس ئەس حەز دەکەن هەواڵێت پەیوەندی بکەن لەسەر تەوارە قسە بکەن قسەش بەسەرکردێت خۆ نەبێژن و جوانانە بە ڕاشکەوانە قسە بکەن دەخوازم لیزەخانش هەی قسە جوان بکە نەخۆ بڵە بچکە بەغدای سەرتە ماڵیکی دیتن دوبارێ بەرە بەڵێ هێوار باش ئەڤین خان لە هەولێرەوە بەڕێزان سپاس ئەڤین خان سەرۆکی هەرێما کوردستانê وەکو سەرۆکی هەرێما کوردستانê بێگومان باندۆریەکی هەری پێس لەسەر ڕەوتە سیاسی و ئاراستەکردنی بگشتی لە هەرێما کوردستانê لەسەر ڕاستە عێراقیش هەیە ئەم بەرهەڤین هەر نەهال پشتیوی بەرنامە ئەس بەرەڤم ئەگەر وی دەم هەبە و ئەو قبول بکە بچین هەفدیتنا دگەل بکەین و لەسەر ڕەوشە سیاسیە لە کوردستانê و لە عێراقی ئەوە ئەو ببێ ئەگەر ساعتێک ژینە بە 2 ساعت و پێتر ئەم هەفدیتنێ دگەل بکەین ئەم خزمەت داینە هیویدارنجێکی سەرنجاتە و یامەژێکی بۆ جەنابێ سەرۆکی هەرێما کوردستانی گەشتی بیت بەڵێ کو خاستەکە جادە هەیە کو چاوپێککردنەکە دگەل بکەین و ji ber ku ڕەوشە نەهاب خەڵێک لە زارەی بزانە حەمید لە هەولێرەوە کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکی بەڕێستان دیارە سپارەت بە تەوەری بەرنامەکەت ئەوە هەر کەسە ڕاو سەرنج و تێبینی تایبەت بەخۆی هەیە منی شەروەکو هاوڵاتیەک سەبارەت بەو مۆزوعا بەڕاستی لە پێشدا پێش ئەوەی دەست بۆ کارە بکەن جێبەجێکردنی مادەی 140 بەڕاستی هێشتنەوەی ئەو وەزعانە وابزانم زۆربەی کێشەکانی شەر لەسەرەوەیە هێشتنەوەی ئەو وەزعانە بەکراوەی زەرێکی زۆر بە کوور دەگەێنێ و دیار بوو لە چاوپێکەوتنەکەی کەناڵی NRTشی بەڕێز ڕێز وزەرا نوری مالکی کاویش دەڵێ دەبێت بە ئێمە ڕازین بە دەستور بە شێوەی دەستور کە مادەی 140 جێبەجێ بکرێت یعنی و هەتا مەسلەی پارێزگاکان هەر دیارە ئیمانێک هەیە بە مەسلەی دیموکراتیەت مەسلەی تعددیەتی ئەحزاب مەبەست بەشداریکردن لە حکوومەتێکی دیموکراتی پێکەوە ژیان و ئێمەش مەترسیمان بەڕاستی لە عێراقێکی بەهێز نییە بەس عێراقێکی بەهێزی دیکتاتۆری لێ دەترسێن عێراقێکی بەهێزی دیموکراتی بە هیچ شێوەیەک جێگای مەترسی نییە دوایەوە ئەوە شتێکی زۆر چاکە بەڵام وابزانم وابەستەیە بەوە هەڵبژاردننی پارێزگاکان ئەوە بەڵام کاک حەمید 3 ساڵە لە سەروادەی یاسای ئەم هەڵبژاردنە دەرباز بووە ئایا ئەمەش کاریگەری نێگەتیفی ناکە لەسەر ئەدا و ئیشکردن و سیستەم و کاری مەجالسی محافظات ئەنکو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کاتێکە کە پێشتر لە عێراق ئەنجام دراوە ئەوە شتێکی زۆر باشە بەڵام آخر ئەگەر بێت و ئێمە مادەی 140 جێبەجێ نەکرێت دوایە سنووری پارێزگاکانیش دەبێت دیاری بکرێ باشە ئەمە وەکو مێشتی ئینسان وایە چۆن دەکرێت ئاکرێ سەر بە مووسڵ بێ ئەوە مەخمورمان هەیە ناوچەکانی ترمان هەیە یعنی بەڕاستی ئێمە دەبێت وەکو برایەتی کە بڕوامان بەڕاستی بە پێکەوە ژیان هەبێ یعنی دەبێت سنوورێ بۆ کورتە بێ سنوورێکی دیموکراتی خۆ نییە زیابوونەوە لە عێراق بێ چونکە زمینەیەکی لەبار هەیە بۆ دروستبوونی دیکتاتۆر لە عێراقدا لە مێژوودا هەر کاتێک کە زانیمان عێراق دەگەڕێتەوە بۆ دیکتاتۆریان دەڵێن ئێرە کوردستانە ئێرە هەرێمێکی دیموکراتیە ئێمە بەشدار نابێت لە کێشەی تاریخی مەسەبی قەومی
بله کاک حمید بله کاک حمید سپاس پەیوەندیکەت بەڕێزان ئێمە باسی بالتحدید باسی کەرکۆک بۆرم باسی هەولێر و دهۆک و سلێمانیەکەن کە لە ئێستادا لە ڕووی یاساوی ئەمانە ئەکەونە چارچوبەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە 3 ساڵ لە کاتی یاسای خۆدا ئەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا خراوە لە کاتێکا کە بەپێی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان 27 ئەیلولی ئەم ساڵ پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیشە داوا لە حکوومەتەکە کە بوو 2 مانگی تر ئەم هەڵبژاردنانە پاش بخرێەوە کاوان ناڵێن ئەوانی شوکاری خۆی هەیە ئایا پاشخستنی ئەم هەڵبژاردنانە بەم شێوەیە بەم هەموو ساڵێکە لە سەرچووە تاچان تەثیرەکە بە تایبەتی مەجالسی محافظات و پەرلەمانی مەحەلی هەموو محافظەتەکان کە لە چارچووی ئەو مەجالسانە پارێزگار دەستنیشان دەکرێت یەکە ئیداریەکان دەستنیشان دەکرێت پێتر باسی چونیەتی دانانی سیستەم و ستراتیژی بۆ خزمەتکردنی ئەم شارە ناکرێت 3 ساڵ دەرباز بوون و داواز ئەکرێت زیاتریش کاتێکە بڕاتە چەند تەثیر لەسەر پێشکەشکردنی خەدەمات هەیە لە محافظە پارێزگەکانی هەرێمی کوردستان بەڵێ زێرەبان لە باژاری دووکێ کاک زێرەبان کەرەم کە کاک زێرەبان سۆران لە شەقڵاوە کاک سۆران فەرموو دیارە کاک سۆرانیش لەسەر خەنەمەوە بەلێ بەرەزان هەڵبژاردننی جواتێن پارێزگەیان هەرێمێ لە ساڵە 2005 وەکو هۆن دەزانن لە هەرێما کوردستانی هاتبوون ئەنجامدان هەیە نەهاژی نهاتین ئەنجامدان ئەو لە گۆری یاسای هەڵبژاردننی پێویستە 4 ساڵان جارێک ئەف پرۆسێسە بڕێوێت چە دەمێکێدا بە 3 ساڵ پێتر دەرباز بوون نهات ئەنجامدان تاها لە کێلارەوە کاک تا فەرموو الو بەڵێ سلامتی الو بۆ مەسەلەی پارێزگاکە قساکرد بەڵێ ئێمە لە گەرمیان پارێزگامان بگۆڕێ نەگۆڕێوەکو یەک وایە لە دوایەوەش لەوانەیە لەسەر تەوەرەگی وش قسە نەکەم لەسەر تەوەرەگی تر قسە بکەم لەسەر ئەو تەجاوزانی کەلارە هەتاکو ئێستاکە هیچ شتێکیان بۆ نەکراوە وەکو بەڵێ جا داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لەو تەجاوزانە بدەنەوە چەنای چەند ساڵ شەشەوە هەتاکو ئێستا هەر ئەلێن عەرزانە دەنێ و دەردانەکەینە دەرەوە کۆمەڵی خەڵکی هێژار و فەقیریشی تایە بەڵێ من بەراڕاست یانی بەرنامەکەتانیشینەوە نەبوو من پێشکەشم کرد بەس هیوادارم هاوڕێک لەو خەڵکە بدەنەوە هەمووی کوڕی شەریک و کوڕی بەدبەخت و فەقیر و کات و کاریشن بەڵێ کاک تا لە کێلارەوە هیواداری نشێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی تۆ بێ بەڵێ قوت بەدین لە هەولێرەوە قوت بەدین فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامە جارێکێکم زۆر سپاس ڕێژە حرمەتمێ بۆ NRT سپاس سەبارەتە و ئەوین کا قسەی کردی گوت لا پەیوەندیارەکان مەسەلەن بەڕێز لە شبازانی مامزرە ئەوانە وەکو نووری مارکیدا نیشت حساب بکەن بەڵێ ئەگە ئەوە دانیش پرسیار لێکرا بە ئەوە زۆر باش مەسەلەن وەکو نووری مارکی مەسەلەن حسابەکەن لەگەوانە کرا بە لا پەیوەندیارەکان ئێمە لە خزمەت داین باوانیش ئێمە لە خزمەت داین چاوپێککەوتن لە گەلەوانیش بکەین و بۆ ئێمە چاوپێککەوتنی ئەوانیش زۆر گرنگە ئێمە پێمان باش ئەوانیش جیان لە ئێوە بێ قبول بکەن کە ئەوانیش بێن و بەرسیوی خۆیان بدەن لەسەر ڕەوشەکە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە وڵاتی سوید کاک ئاسۆ فەرموو کاکەم کاتە و باش هەموو کاتێکێت کاکە سەبارەت بە تەوەرەکەی ئێوە لەسەر هەڵبژاردن شتەکە ڕوون و ئاشکرا دیارە ئەمان خۆیان نانەوێ ئینتیخاباتەکە لەو کاتا بێت چونکە ئەمان زۆر شتیکە هەیە لاییان نەکردوێتەوە ئەجینا لە ساڵی 2009 هەتاکو ئێستا ئەچێتە عەقڵەوە ئەمان نەتوانن ئینتیخابات بکەن بەڵێ ئەو کاکە سۆ بەڕای تۆ ئەو هۆکارانە چییە کە وەکو تۆڵی ناکرێت لە ئێستادا ئینتیخابات بکرێت ئەم وەختەیە بەنسبەت ئەوەی کە منەوەڵێن لە بینی چێتی پارتیا تەحالوفیان هەیە ئەمانە تەمایانی ئەکەنەوە جاریشیکە ئەمە خۆی چێکە لە هۆکارەکان ئەمان نانوێ و ئەمان زۆر ترسی کەشیان هەیە لەسەر پارێزگای سلێمانی ئەمان ترسی ئەویان هەیە لە سلێمانیا دەنگ دەهێنن دەسەڵات هەنی وەکو تۆڵێ ئەمانە ترسیان لە دەنگدارانی خۆیان هەیە ترسیان لە ڕێژەی دەنگدانی هەیە لە سلێمانی بڵێ ئەگەر هەر ئەم ڕەوشە بەردەوام بێ و ئینتیخاباتیش نەکرێ مە تا چەند تەسیر بۆ بەرژەوەندی گشتی خەڵک هەیە
وڵی دەبەرلۆندی خۆ خەڵک ئەتوانێت چی بڵێ ئەمان هەرچێگە کرێ خەڵکەکە خەڵەتێنن بە قسە تا فترەیەەکە ئینا خەڵک دەسەڵاتی چییە خەڵکر دەسەڵاتی لە قساخین لە تەلەڤیزیۆنەکانەوە ئینا هیچ دەسەڵاتی چکەمان نییە بەڵێ کاکە سۆ لە وڵاتی سوید بەڵێ بەڵێ زۆر سپاس پەیوەندیکەت محەممەد لە دووکێ کاک محەممەد کەرمکە برادر چاوانێ باشی ئەس باشم سپاس ماندی نەبی زۆر سپاس براد نسبت کاک فرج حیدەریجی هەر لایەنگرێکی ئەو دوو حیزبی دەسەڵاتەیە جا قەساوێ یعنی وەکی ئەویدی کەس سیقەی ئەوەندی نییە ڕاستە ئەف 3 ساڵە تاخیر بووی ئەو 3 ساڵ تاخیر بوونا دەتگرێتە هەر دوو حیزبی دەسەڵات یعنی پێخۆشتینە تاخیر بن ئەگەر وادەی انتخابات پێویستە هەر 4 ساڵ لە جیخ و لە هەنی پێویستە لە وەختی خۆدا بێتەکەن کاک محەممەد تۆ دۆکێکی گەلو هەیەنها مەجلسە ئەنکۆجڤاتە پارێزگەها دهۆکێ باندۆریاوێ لەسەر پڕێڤەبرنا کاروبارên دهۆکێ خزمەتگوزاریە دەسەڵاتەوەی چێ گەلو کاک محەممەد بەێ بەێ ئەگە تە پرسا من گۆداری کرد بەفەرموو گەرە لەسەر لە پەیوەندی نەمایە نەشوان لە دهۆکێت گەلمەیە کاک نەشوان کەرمکە ئەدەمێتە باش هەموو دەمنتە برا ڕاستی دەستخۆشێل لە هەوت کەینە کە بەرنامە گەلێکی زۆر جوان من چ پێشنیم ڕاستی گەلێک بەرنامەیەکی زۆر جوانە و دەستخۆشێل هەوتکەن و کەناڵیاوە گەلێک سپاس کاک نەشوان سپاس بۆ سەرنجاتە هیچ سەرنجێک سەر بەرنامەی سەرتەواری ناوە بەس من زیاد بێژ بۆ کەناڵەیە گەلێک کەناڵێکی باشە و سەرکەتی بن ئەم خۆشحاڵین ئەم ژیویداری ناو خزمەتان بکەین دلێوە بیت گەلێک سپاس بۆ پەیوەندیاتە تاریق لە هەریر کاک تاریق فەرموو السلام عليكم عليكم السلام خوشي او برنامج بيدة بريس زور سباس بالنسبة لي توارى والله هكذا لو دوه لكات وصادي خوجة بجرسي ام هالبجارنا پاشخستنی هەڵبژاردنەکان بە تایبەتی ئەم هەڵبژاردنانە تا چەند تەسیر لەسەر ڕەوتی پرۆسەی دەموکراسی و سیستەمی دەستهەڵات لە کوردستان هەیە بەڕای تۆ والله تأثيري زور لك هل تنجزوا زي بدي بكرة تأثير زيادة ربي هل تركي أو البجارة تأخير بتأثير زيادة لسواد كردستان برجاكا. بله سپاس بینیدیش. لو كان بزوتري لا وادو اقتصادي خودي بجاكي. بله كايك تاريخ سپاس حاجي لشاري سليماني. كايك حاجي فرمو. بله سلاو لبی کاکا. سلاو لبرسا. دستخوشی لیکم. زور سپاس. وڵا پێش منی زوازم یەک دوو کەسی داوایان کرد بەڵام پێشکی هەر لە دڵما بوو تەکلیف لێکم وڵا ئەو چاوپێکەوتنی لەگەڵ بەڕێز نووری ماریکی کرد لەسەر کێشەکانی کوردستان و عێراق با بڵین هیوادارم چاوپێکەوتن لە هەمان لەسەر هەمان بابەت لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمیش بکەن بۆ ئەوی زیاتر ڕوونکردنەوە با بە کۆمەڵانی خەڵک لەبەرەوە هەندێشتی زۆر نادیار هەیە و هەندێشتی زۆر شاراوەیە بۆی خەڵک زیاتر لەو مۆزوعە شاراوە بێ بەنسبەت بەرنامەکەشتەوە کاکە هاکار بەڕاستی خۆی لە کوا لە وڵاتی ئەمە دیموکراتی هەیە تاکو خەڵک یعنی لایەن دەسەڵاتدارەکان بەتایبەت یەکێتی و پارتی کەی ئەوە نەبەخەمەوەن هەڵبژاردن هەبێ یان نەبێ من یعنی چەند ساڵە بڵێن مەجلی مەحافظەکان هەڵبژێریاوە کەی ئەوان ئیتیمامیان پێیاوە یەک لە خاڵەکانی مەجلیسی مەحافظە هەڵەیە بێ مەحافظ مەجلیسی مەحافظە هەڵی بژێرێ بەڵام ئێمە بینیمان مثلا سەرۆکی حکومت دێ دەخاتە سەر قورعان ئەڵێ بەم قورعانە من یەک پارچەی خاکی کوردستان و یەکێتی ڕیزی گەلە پارێزم بەڵام دێمە حافظ خۆی بە خۆی دایەنێ ینی ناگەڕێتەوە بۆ خەڵق بۆ مەجلیسی مەحافظە خۆی کەسێک دێنێ کا بە مەحافظ و ئەڵێ ئەوە مەحافظێتە خۆشتانە تاڵتانە ئەوەیە لەبەرەوە لە وڵاتی ئەوە کوا دیموکراتی تاوانەوە ئەو نەبەخەمەوە بن هەڵبژاردن بێت پێم وانە نەبێ هەڵبژاردن هەبێ هەڵبژاردن لەوانەیە 3 ساڵ تەخیر بۆ نانە 2 ساڵی تەخیر بێ مەگەر لەژێر زەختێکی زۆری خەڵق و حکومەتی عێراقیە گەڵ هەڵبژاردنێکی تر بێتەوانیش بیکەنیە نایکەن بقەناعەتم پێی نییە خۆم دەست خۆش بەڵێ کای حەجێ زۆر سپاس بەڵێ بەرزان لەسەر دیداری نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق تایبەت بووە نارتی لەسەر ڕەوشی ئێستا عێراق بە تایبەتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند کە بێگومەوە کە تۆ بینی زیاتر وەکو ئێوەی بەڕێز بینی زیاتر لە کاژمێرێک نووری مالکی باسی هەموو بەرسەبەکانی ئێمەدا ئێمەش لە NRT ئێمەش
داوامان کردووە داوایەکمان بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان ناردەوە کە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەین دیدار لەگەڵ بکەین لەبەرەوە ئەویش کە بێگومان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش بێت قسە لەسەر کوی ئەو هەموو پێشهاتانە ئەو هەموو پرسانە کە گرنگن کە شارعی کوردستانی ڕۆژەوی ئێستا پێویستی ئەوەیە کە جابەکان بزانن. ئێمە ئامادەین هەر کاتێک بەرسیوی ئێمەدا دیدارەکە ئەنجام دەین و لە خزمەتی ئەوەی بەڕێز پەخشەکەین. ساما لە تەکیە کاک ساما فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکت من یەکێ پێشنیارێکم هەیە بەڕێز. باڵێ هیوادارم هەڵبژارنەکانی پارێزگانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بکرێت. 3 ساڵ زیاتر دەربازبووە لە کاتی خۆیان نیە بەڵام تهدیدی کات بکراوە ئەو تهدیدەش کۆمیسیۆن لە ئێستادا کۆمیسیۆنە لە ئێمە دەبێت 2 مانگی دیکە پاش بخرێ. ئاغباش خۆی لە خۆیدا کۆمیسیۆن ئەو کەسانی کە بڵێنە کۆمەنیسۆ لە کۆمیسیۆنە ئیشەکەن بەڕاستیەکەی بە بوونێکی ئاشکای پێوە دیارە کەوا تەئسیری هەردوو حیزبە دەسەڵاتێکی هەرێمی کوردستانە ئەویش خۆی لە خۆی ئەمە ئایا ناگەڕێتەوە بە قامجازی هەردوو حیزبەکە منە پرسیار دووەمیش هیوادار مەس کاتێ بکرێت کۆمەڵی ئیشی تیا بکەن دوور بن لە کاری حیزبیەوە ئەو کۆمەڵە کەسی شارەزا زیرەک نە کەسانێ بن بەواسیدا بەشدار من لەیە و ئیشی جوانەکەم بۆ خەڵکە. بەڵێ کاک سامان سپاس پێندەکەشت باوکی هەلگورد لە مۆسڵ. بەڵێ ئەم کاتە باش هەموو دەمێنتە باش بابێ هەلگورد کەرمکە دەستخۆشی بەڕەمەتان لێ دەکەی نوێدی وای سەرکەوتن بۆتان خوازیین. سپاس گەلەی سپاس. بەڕاستی منیش کە هاوڵاتیەک دەمەوێ هەلبژارتن لە کاتی دیاریکراوی خۆی بکرێت و هیچ ئەگەرێک بوو دۆخستن لە لای هاوڵاتیەوە پێم وایە قبول نییە چونکە هاوڵاتیان بێزار بوون لە دواکەوتنی هەلبژارتن بە تایبەت لە ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان. ئەوە یەک ئەگەر ڕێگەم بدەی لە سەردونیش بڕم قسە لەسەر کەناڵەکەتان هەیە لەسەر بەڕنامەی کراوە ئەوە بەڕنامەی ئێستا ئەوەش لەسەر تەوحیدکردنی وەزارەتی ناوخۆ بەبێ ئاسایش ئەوها نووسرا بوو کاکە گەربەخوت دەزانی ئاسایش دەستگایەکی جیایە نەبەستراوە بە وەزارەتی ناوخۆ ئێستا ئاسایش دەستگایەکی جیایە و سەر بەخویە و پێشمەوەیەک لە کەناڵای بەڕێستان ئاماژە بەوەدا کە سەرۆکێکی تازە و دەستگا داناوەش دکتۆر خسروویە خسرۆ گوڵ محەممەد لەلایەن یەکێتیەوە. بەڵێ ئەوە کە بۆ هەموو هەوڵەتیان دیار بێت ئاسایش جیا لە وەزارەتی ناوخۆ دواتر ئەنوانەکە هەر لە حکوومەتە و لە کەناڵەکان وابزانە بە دروستی نهاتیە خەر ئەوەش تەوحیدکردنی دام و دەستگای وەزارەتی ناوخۆیە چونکە یەک وەزیری ناوخۆمان هەیە ئێمە دوو وەزارەت نییە تا بڵێن تەوحیدکردنی دوو وەزارەتی ناوخۆ لە کوردستان ئێمە یەک وەزارەتمان هەبوو چەند دام و دەستگایەکی جیا بوو لە سلەیمانی لە هەولێر ئێستا باشتر وایە بنووسێت تەوحیدکردنی دام و دەستگای وەزارەت. بەڵێ بابێ هەلگورد گەلێک سوپاس گەلێک سپاس بۆوان تێبینێتە بۆوان ساڕ ڕاستکردنێت ئەو ئەگەر شاشتیژی مەکرد بن نوویسینێدا لە نارتی گەلێک سوپاس بۆ بێ چاودێریکردنەوە ورداتە. بەڵێ تەماشاوانە نێجا پشتی وێ ناوبەرەی لە سەرمانتەوە بەردەوامی دووبارە سەڵاو هێژان شوێنێ بەکر لە سەرتۆری کومەڵاتی لە پێیجێ نارتی نووسیوێتی گرنگنیە لە کاتی خۆی دابێت یان نا داوا بخرێت گرنگ سەرکەوتنی پرۆسەکەیە. هەروەها شاڵاو زادالێ بەڕای من دواخستنی هەلبژاردن ئەبێ بەهانەیەکی دروست و منطقی هەبێت ئەگەر نا مانای تر هەڵدەگرێ و ئەکرێ بە دەستێواردانی لایەنێک لە قەڵەم بدەین. بەڵێ تەماشاوانی نێجا تەوەری مەیرۆ لەسەر پاشخستنا جاردن کو 3 ساڵە هەلبژارتنی جواتên پارێزگەین هەرێما کوردستان هاتیە پاشخستن جاردن کۆمیسیۆن داخوازیکە گواو دەمەوێت کە دەستیشانکردن دوو هەیڤێت دژی بێتە پاشخستن گەلو هەیە چەندە وێ باندۆری لەسەر تایبەتی ئەدا ئیدارەکردنا پارێزگەین هەرێما کوردستانی هەبە. بەڵێ بەیان لە باژارێ زاخود گەلمە یەکەم پەیوەندی دەوێ بەشیدا. بەڵێ ئەلۆ بەڵێ بەیان خانکەرمکە چاوانێ برا باشی ئەم باشین گەلێک سوپاس. دور تاوەرێوە و گازیکردنەوە سەرۆکی نەحەوجە گازیکردن سەرۆکی بڕیارە خەوادایە و هەمی تشتێتی واضحم بوومە هەمی ڕاستک دور ئەوەدیا مالکی ئەرێ بووچی وە قسیارش مالکی نەکرد هەندێک و تو ڕئیس وزەرا بووچی حەتانیکە مادەی 140 جێدەجێ نەکرد ئەو پرسەلیا دەکردن بەرچەویکە بۆ ئەزبوارمەکەتە باش دقت بەرێ خۆ کرد بیتێ بەێ بەسش بەرەوە دیزێکی بۆ پارێزگای یعنی دایخستنا پارێزگای و ئەنجام نەدانا وانە یاسمە بە
او باشتر زانش ولی خواه گلک توارید هنه حتی نوکه بود چی نواده کرنه لازمه هین گلک تک بدن هین وکو انارتی هین گلک سولا تک بدن بس هین ناگه هین نتیجه از حسین گه هین نتیجه بیان خان اوه 3 ساله هلبجارتن دمیوانی یاسایی در باز کریه بو نهاد که وان همو 3 ساله بو نهاد که وان 3 ساله دا سیدا وان 3 ساله دا تو سختی یعنی چه تستاد نکرنه چه نهاد نکرنه یاسمه بخلکی ما یعنی بلا پیری برای خوابده جناب سروکی موقفی دیاره ومولتي جواديت كاتا واخر ملسر تواري كركوك يا السيدة هذا كركوك بدي الزحفريش برندي هذا لا داري قلت هذا سر خداي نمسر كركوك بدي أرى أفهم الشيء ده وأفهم أودية ما كرنا هندف سري وقريب سري يعني هيش مالكي سري خابطن همین عیامل قال يا جناب سروكيا ماله بیان خان سپاس بو سرنجاتا دیاره تبیا سرنجکات تحدید بیجی دیرج برنامه و سر تواریجی گوتی از باشتی نگشتم چا بار چا بی سرنجا خودت نشان دا گلک سپاس کووان لدو کت گلمه کای کووان کرم که سلام برام سر چاوا چوانی باشی گلک سپاس خودی از سر سرمارد مینم یعنی گله جراد بابت اگه این سرشاشه و دشنی برادر این دش بابت دیدار کردن و شنی چنه کرکو که و شنی چنه مگانم چه بابت سر هالبجاردنا ماجي بيخش سر تواري بينر هذا حصل هالبجاردن محافظة دوكيك محافظة و اتشم بجمعة بشكل سروكي جباطة بارزجي كسا بشكل خلقي بجد بالي ابي تاثير ابو يكاي كوفانتول دوكي 3 سال دمي يا صايب سرفچون 7 سال وقت بيجي يك محافظه دوكي سروكي جباطه محافظه دوكي قالوا تاثير سر اداء پیشکش کردن خدمتگزاریا اداره کردن پارێزگا دوكي هويه انا بزور هواجي بس زين دوك خاص يعني منطقتها بو نمونه دوكي محافظه ديجي بيقومان هبويا بو نمونه دوكي چم كتول دوكي بس شم بجمه حاجه مقارنه دوكي قال هؤلاء وسليماني كي دوك غنده يشتا بو غنده چونكو او كسر سر كرسي كي نهجي كرسي كي واحتمال سر مسائل حزبي وسر شداندن هذا صواتي سر خلقي هذا همي كارتك النت كان وكاس نشد شبه يجيبوا بهيك باش تغازنا قال احتمال سجن كان قطان جلبه بله كاي كوفان بدويك سباس باب محمد رضا خود قلمه الو السلام عليكم عليكم السلام ورحمه الله كيف شلوني باشي از باشم قال لك سباس من دو بسيارتين جناب تابعتم از خدمت دامه ممنون ايك شوانا كانال ان ار تي سر كانالي من بسنا دو بسيارة بكم اكيد كلام بوشي بس يعني تيمو كوسين حكمته يعني برشوف ولد جيران وشوك سوزيد في حكمته بوشي نوينا برشوف يعني بله ابيك برا خب دنه بس مثلا تيمو كوسيت حكمته هريمه دي كانال ان ار تي برشوف ولد ودل سر شاشه كانال ان ار تي باقش كان وبوشي شوك سوزيد في حكمته نهته باقش كان سر كانال ان ار تي يا دوي بله مالكي بحث ميزانيه كردستان ترمانه تقول امنو زانين كوچاو تصرف كردن اما مالكي صحتيت كردستان كردستان شيوا بو دست بيجه اونو چه شيوا بو يعني او ميزانيه بو كردستان تصرف كردن چند جارا کمترش میزانیه حکمت عراقه او اف میزانیه اوات تصرف کردن نوچه ویره دا حکمت هریمه دا اش چاکسازیا بگیره اش یعنی چی که مقاسی نماند کردستان دهید ما این بس نه وکی وقت مالکیت گوت ام نزانیم به چه شیوه تصرف کردن بلا مالکی صحیت شعب عراقي كميزانيا بچه شوات تصرف كرنه شعب عراقي بيقول كي ولهاتي كوش برسادا نشد چاره نمايه يعني نه چاک سازی نه خدمات نه موظف نه چتش بله بابا محمد بله سپاس بو سرنجاتا و پسیارا واتا کری جنابتا طایبت به نارتی و کو کانال که کردی سربخوی بلاین هیچ عرصه که سیاسی لپشنی هیچ عاطفی که سیاسی گل هیچ لاین که سیاسی نینه و گل رز تی به همون لاین سیاسی کردستان به جوازی وقت هم راپورت که تینیاخار ادا کارمه که باب محمد وقت هم راپورت که خدمتگزاری تینیاخار دمه که د دوی راپورت د گل جرا ام الیکاری حکومت کین طایبت الدبر بعدین ال دو که گل جندن گل جرا پرزګری که حوالاتیا مدسنی
نشان کردی همچنین ادگل لاین پیوندیدار فرمی حکومت قایم مقامه باجروانی ادگل هر کسی که مد طرح کردی بوی او بخوش ریقا مزانی که افکشه او بخوشی افکشه یه چاره سر کردی گلک جاران اما کو پرک بو نابین دا صلات و نابین خلکی بو چاتی گاندنا گلو گازنت خلکیت همی راپورت مجدد گل اوت سر خدمت گزاریه ام نا این خاره اگر لاین فرمیجی سرنجاویجی رأیویجی تدانه بید بو بینری یادی ترجی که هر حکومت هرما کردستان هر پروژه که بی پروژه که استراتژی هر چالاکی که گرین که بید که بجیان خلکی و گیره دابید اگر تو بدقت تماشاوانه ما بی تأکید می نخاره گلک سپاس پیوندیتا سالم لآمدی دیل میا کاک سالم کرم که کاک عادة از باشم گلک سپاس في باشي كاك زور سپاس کرم که بله بله چه حالته از باشم کاک سالم سپاس برنامه و راستی برنامه که ریکوپیکه زور سپاس درباره انتخابات فعلا حقيقة لازمه بحبالك حتى بيقولي تريا الملتي كل انتخاب شوفوا ام نوع ديمقراطية يتاخذين فبقى لك مهمة بلي تواري كذي الو تقل منه بله يا هم يومهم تقل سر الملتي كل ام خو ريك دخين وجمالا كرد ريك دخين دال ایران مشاکل خلاص بین چون مزور مشاکل آینده داده طلبت لیمه ام داخوزتین ام کرد همی ویک را هاری کار بین بووی پروسسه دافشین ام جوی خوب گئی چون حالات زور یه پیش آمد خطر کنن اوید بوریش بد داخوز همین ملتی خود کن چه سیاسی بین چه ایداری بین چه حوالاتی بین هاری کار ری پروسسه دن ام دافشین سر کرین و آینده که گشته و باشتر زور سپاس به هوا و بوان برنامه توسعه ریکوپیک فعلا جی انتخابات بجای خودانه و حقیقت بیا بره کرن بله کاک سالم لباجار آمدگی گلی سپاس پیوندیتا باوکی راف لشاری سلیمانی ام کاته باشتیدا همو کاته کت باوکی راف زور سپاس بەڕێز بەنسبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڕاستی خەڵک وا چاوەڕوانیەکرد لە کاتی خۆیان ئەنجام بدرێت ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵ و کاریگەری خۆیان هەیە بە حکمی ئەوەی کە لەلایەن بەڕاستەوە خۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێنێن بەڵام بەداخەوە ئێستا دەوریان تەهمیش کراوە ڕۆڵیان پێ نادرێت بەڕاستی لە فترەی ڕابردووە لە هەردوو هەڵبژاردننی ڕابردووە زودنەوەی گۆڕان دەنگی تایبەتیە نا لە سلێمانی وا پێم وادە دەنگی یەکەمی هێنا پێویست بوو بایەخیان پێ بدرێت و ڕۆڵی خۆیان بدرێتێ بە تایبەتی لە ئەنجومەنی پارێزگاکان کە دەورێکی کاریگەریان هەبوو لە پرۆژە خزمەت گوزاریەکانە لە شاری سلێمانی بە تایبەت هیوادارم ئەو ڕۆڵیان پێ بدرێتەوە بە تایبەتی لە هەڵبژاردننی پارێزگار باوکی راف ئەوانەی کە هەر بژێدراون لە ئەنجومەنی پارێزگاکان بێگومانی نەرێ خەلکن بە دەنگی خەلکەوە بجا ئەوان حەسانەیەک هەیە کە خەڵک دەنگیان بووداوە ئەمانە لەبەرەوە لەوێن و بێگومان لە ڕووی یاسەیشەوە کاریان ڕێکخراوە و دەستنیشانکردنی ئەرک و ئیشیان کراوە بۆ ئەمانە ئەهێڵن بوو مەجاڵە دەنەکە توالەی ڕۆلیان تەهمیش بکرێ بۆ خۆیان ناسە پێن لەسەرەوە کە ئەمانە نونەرەی ئەم خەلکەنە و ئەم محافزاتانە پێویستە خزمەت بکەن بەڵێ بابێ ڕاف بەڕاستی بەهۆی ئەو ڕێکەوتنە استراتیجی کە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتداریەشی پارتیدا هەیە ڕێگان نەداوە بۆی کە ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵی تایبەتی خۆیان ببینن هیوادارین لە داهاتوە ئەو ڕۆڵیان پێ بدرێت و ئەو ڕۆڵیان بدرێت کە خەڵک چاوەڕوانی ئەوەیە بەڵێ بابێ ڕاف لە سلێمانی سپاس شێرزاد لە باژارە دووکێت گەلمە کاک شێرزاد کەرم کرد الو تو چانی باشی؟ از باشم سپاس سپاسیا برنامجیتت کم راستی برنامجی که گلک ریکوپیکم گلک سپاس و من سه چهار بسیاره که تنها گازنده مهنه زانو بحثی سه چهار گلک دیره نکب کورتی بیجی داخرات شم مار گرم بله کاک شێرزاد بیشم من سه چهار گازنده کنه گازنده گتمشی که همیشه سر باجر دو کدن الان که شما گازندت من کرم که گازندت خوب بجد گره وقت سیاسی اما سجنی سیاسی دو کدانو که بله با منی که شما کسی سجنی سیاسیه یعنی گویت خوش دست باینه تعذیب بده
و یعنی حتی نو که معامله توی درست نبوینه بشته هلا بخوش شهاده بینه با من هات یا گرتن و هات یا داری خستن حطاف ندید بشته بخوش شهاده بینه یعنی نظانم از معامله تنی چهار نمشاندن چهار نمشاندن از قد ناگه من چون هدف مدیرش بشتی لا تو شهاده بینه با میشه که کسی سجنی سیاسیه بله او یادی شهادی نینه شاهد نینن بابا من هات یا گرتن و داری دیگه تهدید اگر تو بيجي ناوی بابتا اگر باش که ملاینه پیوندی دار گهدار بکن بابا من تیلی فیصل ناظمه گویت خوش دست داینه تعذیب دا گویت خوش دست داینه یعنی همین کس زانن بابا من سجنی سیاسیت یکی کسی دو که دا همین کس زانن بهش معامله تا چاک ناکن ابد او یادی چیه گازنده تا یادی چیه گازنده من یادی من بابا من هر مشکل کاملا بابا من معامله که یا قطعه که عادی سال 2005 محافظات هو که دایه اما 5 سال سنه بابا من وجاری دی دانه سر حج دی دانه سر قطعه بابا من بود چی تو مستفیدی برینو که بابا من مستفید نبویه ام چه عردی چینید بجن هر فلا عردی هر فلا عردی فلا عردی چه کس پیشوازی من ناکد یعنی وید ما کم چینا محافظه اما سری ساله که من محافظه بینم از محافظه اینا بینم اما سری ساله که بله کاک شیرزاد اف روشاتوت بیجی هیویدارین جین پیوندی دار و کتوت بیجی بابت سجنه که سیاسی بولی سردم رجم عباس هات بو گرتن و تعذیب دان و گوین خوش دزدانه خطا که عردی وجی هات که دست سرکین کو بهوات بوهات بودن هیویدارین لدوی که جین پیوندی دار وان هر 2% گهداریات کربه شیرزاد دیسان هر بازار دوکی الو دەمباش دەمباش کاک شێرزاد ڕێزم هەیە بۆ تەو بۆ وی کەناڵی و بۆ وی بابەتی ئەوسەی خۆش قەشەنگ گەلێک سوپاس سەبارەت ڕەوشە پارێزگا ئانکۆ سەبارەت مەجالس محافظاتە لەسەر هەلبژاردنە ڕاستی خۆش بابەتە و جهی گەنگەشیە یعنی جهی گەنگەشیە و ئەڤڕۆ ڕەوشە مایە وەسەیە ئەم درستی لەسەر مەجالس المحافظاتە باخەون ئایا بۆچی هەلبژاردن نایەنەکردنە اسبابی وی دیار کن دیت ناتو و کاولات یک بونه نکردن بو اف همو 3 ساله دمک دا کلگوری پرسه دموکراسی انجام دادن هر بجارتنا دوید دم خدا بیت اگر نبید روشه که آورته هبید آیا چه روشت واسه یت کاریگر و بو باندور هبونه که اف 3 ساله بین پاش خواستن اكيد رنجي توصى او اف شريط وصل تجي بحث الكويت هبوينا ويد بوينا افبنج جبوي نكرنا انجام دانا هالبجارتين تفاريزقها هروسا اف روشا تريق اف كيد بيني اف كاوداني تينا بيش الداخلي بهدينان دا اف كاودانا وصا المتكنكو ام وصا لتنكو ام تتر باش في بزفرنو تبحث بهدينا كرد ما بس تكيش كاودانا بالضبط كاك شيء او كاوداني تينا بيش زاقو بقرا هبطاني سليماني شيخ دري چند روجا او كاودانا تاتنا انجام دان وهروسا فيها انتخابات مجالس المحافظات زوترين دم بهنا كرن وهروسا تشتغي ديجي حبونا الدكتاتوريتي الداخلي بتايبتي باجاري ين دهوكي وبهدينان دا دست نادت انكو او ريكني نادتكو انتخابات مجالس المحافظات او دكتاتوريات شلاي كيف او تشاوا هي قالوا اكو تبيجي وابزانم كو ام بخوا خلقي دهوكي ام هردم ول برپرسو لاين خوين حزبيت كنا كوبنا دكتاتور سرسري مدى وهروسا والما بكنكو اف باريس هالبجارتنا هنا كرن فاسحسد كما كو دم شو او دميت كو مجهز الكرن بالي كاي شيرزات دمي ازاديه دمي ديمقراطيه دمي هالبجارتنا الراي والراي الاخر فاسحسد بالي كاي شيرزات قال سوباس ابو سرنجا طوالات لباجار دوكي كاي ولات كنمكه الو السلام عليكم. عليكم السلام. اي كردن قلت لابس نوخا كيم كي. دم باش اگر دن قلت لابس نوخا كيم كي كاي ولاد من هاشتنين بوار بك. بله بله كرم كه. الو السلام عليكم. عليكم السلام. اما زندانية بلا آن درستایی نشینن آنجیو بلا واسطه موافقت مطالعه بید اگر که حسی قال که واسطه سعید واسطه یتوه اتمشاندی یتمجی زندانی میرسن یتمجی نبونه بر ادامه یتمجی نبونه بر اوجه ما کفالت و اوجه برداریم چند اگه مثل دارین حفاظت ما بردار کفالت و تشوستا
جالك أرزاني زندانية بسيجي بن بچه واسطوية قوية واسطوية هاي يتويت ماشن بيوتمنت بله کایکولاتی بیدارین سرنجا تجربه بجیم پیوندی در گشت بیت تماشاوان نجام لسر تور کمالاتی وریا محمد علی تأخیر کردنی هالبجارتن و تا بیرزی کردن برانبر به هالبجارتن و آمانجا امان خاطه گمان و رقابه تزویر اخلقنه هر وها پاریس علی جاره که شی پاسپورت چاره سر بکن بله تماشاوان نجات دونا با برنامه ما در چند بچون انجی آواز بون جبلی سرتواری گله که بس که هنگ آزادن چند سرنجا خانیشان بدن بحثیان دیگر که بو پیوست هل بجارتن جواتن پارێزگەیەن هەرێما کوردستانê هل بجارتنی انجمنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی ئەنجام بدرێ بەڵێ هەیە سبەهی بەرنامەکی گەرمتر و پێشحاتێکی بێگومان لەزگینتر دەخزمەتەوە دەبین دوی بەرنامەیدا هەر شاد و بەختەوەر بن.